سڵاتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناوڕە تۆفیقم لەڵخێم شەوی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق کە بە ئاماژەکاندا دیارە سەخت دەبێت دوایەوەی کە ئەنجامی هەڵبژاردنەکان لەلایەن کۆمیسیۆنەوە ڕاگەێنرا و کورسی و حەجمی لایەنەکان دەرکەوتووە ئێستا کێبڕکێکی زۆر و ململانەیەشی توند بە دیاریکراوی لە نێو ماڵی شیعەب لە نێو لایەنە شیعەکاندا هەیە و بەتایبەتر لە نێوان سەدرەکان و هەروەها بەرەی مالیکی بۆ پێکێنان و ڕاستپاردنی سەرۆکوەزیرانی نوێی حکوومەتی عێراق کە پێ ناچێت بەم نزیکانە لە ئەم ساڵدا پێک بێنرێت ئاماژەکان وەها دەڵێن کورد و هەروەها لایەنەکانی دیکە و سونە ڕۆڵیان چۆنە بێت لەگەڵ شیعەکان بۆ پێکێنانی کابینەی حکوومەتی عێراق لە هەرێمایەتی و هەروەها لە نێودەوڵەتیدا کاردانەوە و کارتێکەرەکان چۆنە بن بۆ سەر لایەنەکان بەگشتی و بە دیاریکراوی بۆ سەر ماڵی شیعی و بە تایبەتر کارتێکردن و هەروەها دەستێوەردانە دەرەشیەکان لەلایەن ئێران و هەندێک وڵاتانی دیکە بۆ نزیخستنەوەی لایەنەکان لە عێراق بۆ پێکێنانی کابینەی نوێ بە چه ئاراستەیەک دەبێت ئەو ناوانەی کە لێرە و لەوێ لەلایەن کوتلەکانەوە دەهێنرێت بۆی کە ڕادەسپێرێن بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق ئەمانە تا چەند کاریگەر دەبن و تا چەند دەبنە جێگەی متمانی سەرجەم لایەنەکان بۆ پێکێنان و هەروەها ڕاستپاردنیان بۆ کابینەی نوێی حکوومەتی عێراقی ئەم شە گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە و کۆمەڵێک تەوەری دیکەی پەیوەست بە پێکێنانی حکوومەتی عێراق بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک سیروان حەمەڕەشی چاودێری سیاسی کە لە سوێدوێ لەگەڵمە بەخێر بێ کاک سیروان سوپاس دەکەم هەروەها کاک ڕابەرت تەڵات شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان بە سوپاسەوە جەنابیشیان لە شاری هەولێر لەگەڵمان ساڵ دەبێت کاک ڕابەر سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانەی کاک سیروان ئەگەر لە جەناب تۆ دەست پێ بکەم هەڵبژاردن بە کۆتا هات و ئێستا ئەنجامەکان بە دەرکەوتووە و چێبڕکەی لایەنەکان و ململانەیەشی توندی لایەنەکان بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی هاتۆتە ئارەوە بەڵام ینی خوێندنەوەکان و ئاماژەکان پێمانەڵێ زۆر قورس و سەختە بێ پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق بەگشتی خوێندنەوەتان لە بابەتە ئێمە دەبێت جارێ باسی دەرئەنجامی هەڵبژاردنەکان بکەین زین دەرئەنجامی هەڵبژاردنەکان تا چەند سەرکەوتوو بوو و تا چەند شکست خواردوو بوو بێگومان دەبینین ئەمڕۆ لە دەیدەکە هەڵبژاردنێکی گشتی کرا لەسەر تاسەری عێراق هەڵبژاردنێکی پێشوەختە بوو بۆ ئەوەی بەڕاستی عێراق لەو هەزمەی کە پێشتر تێکەوتوو هەزمەی سیاسی و کۆمەڵایەتی و سەربازی و هەموو ڕۆکانەوە کە عێراق تووشی هەزمێکی ئێژگار گەورە بوو بۆی ئەم هەڵبژاردنە بۆی بوو کە عێراق لەو هەزمەیە ڕزگارکەوە و هاوکاتیش فاکتەرێک بۆی عێراق ڕوبەڕووی جەنگی ناوخۆ نەبێتەوە بێگومان هەڵبژاردنەکە ئەم جارە هەڵبژاردنەکە سیستمی هەڵبژاردنەکە جیاوازتر بوو لە هەڵبژاردنەکانی پێشووتر فرە بازنەیی بوو و هاوکێشەی هەڵبژاردنەکان لە ناو پارتە سیاسی کوردیەکانی و تەنانەت پێکاتە سیاسەکانی عێراقیشدا بە جۆرێک گۆڕی هێزی سیاسیە بوو لە عێراقدا جاری خولەکانی پێشوو 42 کورسیەناوە ئێستا 4 کورسیەناوە لە کوردستاندا هێستا بۆ 2 کورسی 3 کورسی ئێستا زیاد لە 9 کورسی 10 کورسیەناوە ینی مەبەستمەوەیە کە ئەم سیستمی هەڵبژاردنە شێواز و پێکاتەی هێزەکانی لە عێراق حەجمی لایەنەکانی گۆڕی و دەریشی خست تا ڕاتەیەک ڕاستە هەڵبژاردن بێغەوژ نەبوو کەم و کورتی زۆری تیا بوو بەڵام تا ڕادەیەک ینی بتوانین بڵین ینی پاکو بێگەردیشێکی تیا سەرکەوتوو ئەوەی ماوەتەوە ئێستا بەڕاستی کە دەبینین عێراق لەسەر بنەمای ئیتنیکی و لەسەر بنەمای مەسەبی و لەسەر بنەمای ئاینی بنیادنراوەتەوە کە ئەمە بەڕاستی عێراقی دابش کردو بەسەر چەند پێکاتەیەک و بەسەر چەند بەرەیەکی ناوخۆی و دەرەکیدا عێراق وای کردووە ینی عێراق تووشی ئاڵۆزێکی سیاسی بۆ لە 2023ەوە تا ئەم ساتە نەتواندراوە ئاسایشی نەتەوەی بامم ئاسایشی ناوخۆ لە عێراقدا بەرقەرار بێ و هێزە سیاسەکان لەسەر فۆرمی حکومڕانی کە بریتە ئێمە خەڵکی عێراق کاتی خۆی خوازیاری ئەو ڕژێمی عێراق لە کۆڵیان بێتەوە سەدام لە کۆڵیان بێتەوە کە ڕژێمێک بێتە بەدیلی ئەوە کە تعبیرکە لە ئیرادی خەڵک تعبیرکە لە دیموکراسی تعبیرکە لە دەستاوەکردنی ساڵا بەڵام بەداخەوە کە هاتن تەوافقی سیاسی ئەو تەوافقی سیاسی لە عێراقدا سەرکەوتونە بوو ئێمە بینیمان لە 2023ەوە ساڵ بە ساڵ دۆخی عێراق و دۆخی عێراق و لومەرجەکان بەرەو قەیران و بەرەو کێشە و ئاڵۆزی تەنگەشەی قورزەچێ و ئێستا تا ئێستا زووە قسە لەسەر ئەو بکەین ئێمە بڵین بەڕاستی چکات هەمووی فترێکی کەمە سێ چوار ڕۆژێک کە فترێکی کەمە ینی انتخابات تەواوەجارە تای انتخابات و ململانەکان هێزە سیاسەکانی بەرنەداوە بەڵام ئەوەی گرنگە ئێمە دەبێت کورد چی بکە لەو یاریانە ینی چی بکە و ئەجندای چی بەوە چی بکە بتوانێت بتوانێت بەڕاستی ئێمە
ینی بە درێژایی ئەم چەند ساڵە بە تایبەتی لە دوای وەفاتی جەنابی مام جەلال و وەفاتی کاک نەشتوان و ئەو سەرکردە کاریگەرانی کە لە عێراقدا سەرکردە کوردەکان کاریگەری بەچانە بوو ینی کورد لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ حکوومەتی ناوەندی لە قێرانێکی قوڵدایە ینی بۆن من ئێمە تەنانەت لەسەر کێشت موچەمانێک چاوەڕێ ئەوەن لە بەغاوە نەوتمان بۆ بێت چاوەڕێن لە بەغاوە بڵین ینی کۆمەڵی کێشەی بنەڕەتی خەڵکە ئێمە پێ دوایە پێگەمان لە بەغدا لاواز بوو لە ماوەکانی ڕابردوو بەڵێ پێگەمان پێگەی کورد لاواز بوو کە ئەم دوایی کە وەفدی کوردی بەسەرۆکاتی کاقوباچۆ بەغات تا ڕادەیەک بە کاتی ینی خۆ دیارە کێشەکان بە کاتیە نەتوانەوە بنەڕەتی کێشەکان چارەسەرکە لەبەر ئەوی بەڕاستی عێراق وەکو باسم کرد عێراق ینی ئیرادەی بەدەست خۆی نییە هێزە سیاسەکان لەژێر کاریگەری ئەم دەوڵەت و ئەو دەوڵەتی ناوچەکە و ئەم هێزە سیاسانە پابەستن بە سیاسەتی وڵاتانی ناوچەکە و ملمانێکی قورسی لە عێراقدا هەیە و ئەو ملوانە قورسەوای کردووە کە دۆخی عێراق و دۆخی عێراق بەرەو ئاڵۆزی و بەرەو تەنگەشەی سیاسی بەرەتوب نەتوانێت چارەسەری کێشەکان بدۆزێتەوە دیموکراسی بچێتە سەر پێی خۆی و دەستور ڕۆڵی خۆی ببینێت بەداخەوە ئێمە لە کوردستاندا لە بڵێندا دەستوری عێراقا کۆمەڵێک مافی زۆر معقول کۆمەڵە مافی دەستوریمان چەسپێنراون بەڵام تا ئەم ساتە وەختە ناتوانەوە سەرتاترین لە مافەکانی دەستور جێبەجێ بکرێن بۆ مادەی 140 زۆر پەکی کەوتووە بۆ مۆزوعی بودجە و دارایی تا ئەم لەحزەیە ئێمە پسر موچەمان بۆ دێت چاومان لە دەستی حکوومەتی عێراقیەکە موچەمان ئەمە ینی دلیلە بۆی کە کوتلەی کوردیانی با بڵێم کورد لە هەرێمی کوردستاندا نەتوانیەوە بە خەتابێکی یەکگرتو بە ئەجندایەکی یەکگرتو بە استراتیژێکی دوورمەوداوە بچێتە ڕوبەڕووی ئالنگاریەکان و بەڕووی کێشەکان بێتەوە بەرنامە و نەخشیە بێ بۆ ئەو بتوانێت لانی کەمی دەستکەوتەکانی کورد لە دەستوردا جێبەجێ بکات و کە تا ئەم ساتە وەختەش بەڕاستی هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان حکوومەتی عێراق و ناوەندی لە تەنگەشەدایە و نەگەشتوتە چارەسەرێکی بنەڕەتی لە دواتر دێمەوە سەر ئەو بابەتە بە دیاریکراوی لەسەر نێوماڵی کورد و هەڵوێستی لایەنە سیاسیەکان لە ئێسادا بۆ یەکگرتویان کە لە داهاتوویکی نزیکدا دەچنە بەغدا و لە یەکگرتوگۆکان لەگەڵ لایەنی شیعە و سونە دەست پێکەن بۆ پێکردنی حکوومەت پرسیاری زیاترمە بێت لەو بارەوە لە جەنابەت سوپاس دەکەم کاک سیروان کاک ڕابەرت تەڵات شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان دووبارە ستاوت لێبێ وەکو کاک سیروان ئاماژەی پێدا ینی ململانێکی قورسی هەرێمایەتی و نێودەوڵەتی هەیە لە عێراقدا سەر ڕێ ئەو ململانێت توندەی کە ئێستا لە دوای ینی ئاشکراکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان لەلایەن کۆمیسیۆنەوە لە نێوان لایەنە سیاسەکان بە دیاریکراوی لە ماڵی شیعیدا هەیە ئەم هەموو ململانەیەوە ئەم هەموو بەرژەوەندەی کە بەریەک دەکەیەوە ئەم هەموو دەستێوەردانی کە لە عێراقدا هەیەوە ینی بەدڵ و بەرژەوەندی خوازی لایەنە هەم سیاسەکانی ناوخۆ هەم لایەنە دەرەکیەکان ینی کە دەیانوێت بە ئاراستەی بەرژەوەندەکانی خۆیان کار بکەن پێ دوایە ئالەم فەوزا سیاسی قورسە ئاڵۆزەدا پێکێنانی کابینی نوێی حکوومەتی عێراق ئاسان دەبێ یاخود نەخێر سەختە وەکو چاوەڕوان دەکرێت بەڵێ دیارە لە دوای 2005ەوە ماڵی شیعی بەردەوام لە دوای یەکەم هەڵبژاردننی عێراق ماڵی شیعی بەردەوام لە دابەشبووندا بووە ئەم بەردەوام کوتلەی جیاوازی لێبووتەوە کورد لە ژمارە کوردەکان و ئەحزاب و لایەنەکان زیادی کرد و لێک دوور کەوتونەتەوە لە 2014دا لەگەڵ کێشەی لەگەڵ داگیرکردنی داعش بۆ ناوچەکانی مووسڵ و بەشێکی ناوچەکانی عێراق و شەڕی داعش و دروستبوونی حەشدی شعبی ئەم جارە دابشبوونەکە باڵێکیکەی سەربازی و میلیشایش بەخۆیەوەگرێت لە بەرەوەی بەشێکی دیکەی ئەو هێزانە یا هێزی میلیشایی دروستە بن هێزی چەکدار دروستە بن و بەشێکیان لەبن بە خاوەنی هێزی چەکدار ئەمە واکات کە ئەوەندەی تر دابەشبوون و ئەتۆمیزیشن لە ناو ماڵی شیعیدا گەورە بێتەوە بۆیە ئەبینین مەسەلەن لە 2010 قۆناغێکی قورس بوو دوای ئینتیخاباتی عێراق کە پێکەنانی حکوومەت 8 مانگی خایان دوای ئەوەی کە 8 مانگی خایان ئەو هەموو کوتلە بچووک بچووکە حکوومەت ناچار بوو طبعاً بە مبارەکەی ئەمریکا و ئێران ناچار بە حکوومەتێک پێک بێ و پەرلەمانێک پێک بێ کە هەمووی ئەوانە لە خۆ بگرێ کە نەتیجە بینیمان پەرلەمانێکی لاواز کە نەیتوانی لەسەر هیچ پرۆژە بڕیارێک ساغ بێتەوە و نەیتوانی کاریگەر بێ و نەچی توانی ئەو بڕیانانەش تەنانەت کە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی دەریە کرد پشتگیری بکە و سەرنجام خۆپیشاندانەکانی شەقام و کەوتنی حکوومەتەکەی مەهدی لێ کەوتەوە عادل عەبدولمەهدی لێ کەوتەوە لەوێدا
ماڵی شیعی لە ڕوبەڕووبوونەوەی خۆپشاندانەکانی ئۆکتۆبری 2009 جارێکی کە تووشی لێکدابران و پێکدادانی ناوخۆیە بێتەوە کاتێک کە شەقام دابەشە بێ بەشێکی سەدرریەکان و ئەسەنەپاڵ خۆپشاندانەوە هەندێک جار پژگیریانەکەن هەندێک جار ڕێگریان لێکن و بەشێکی زۆریشی ئەو هێزە میلیشیانەی کە نزیکن بەرژەوەندەکانە لە بەرژەوەندی ئێرانە و نزیک بوو ئێران پێخۆش نەبوو کە حکوومەتەکە بکەوێ ئەمانە دەستیان تێکەڵە بێ لە کوشتنی خەڵک و زیاتر لە 600 خۆپشاندەرە کوژرێ لەو ماوەی 2009 بۆ 20 و زیاتر لە ماوەی 6 مانگدا زیاتر لە 20,000 خۆپشاندەر بریندارب. ئەمە چیمان پێڵێ پێمانەڵێ کە ناوماڵی شیعە لەم ماوەی ئەم 10 ساڵەدا بەرەو لێکدابڕانێکی زۆر کاریگەری سیاسی و میلیتاری و سەربازی ڕۆشتووە و ئەم گروپە سیاسیانە ئەمڕۆکە لە ساحەی سیاسی عێراقدا لە ناو ماڵی شیعەدا خاوەنی بەرژەوەندی ئابوورین، خاوەنی چەکن و خاوەنی چەکدارن و خاوەنی سەرچاوە و ڕیسۆرسن. بۆیە جێکردنەوەی هەموو ئەم بەرژەوەندیە جیاوازانە بەتابەت لەگەڵ ئەم نەتیجەی ئەم جارە کە هێزەکانی بۆ نمونە ئیتیلافی فەتح ئەو هێزانەی کە چەکدارن و نزیکن لە ئێران یان لە حەشدی شعبی کەوتنێکی بەرچاویان بینیوە لە ڕووی ژمارەی کورسیەکانیانەوە و ئەمانە دام بە نەتیجەی ئەم هەڵبژاردنە دانانن. بەڵامانی یەک ڕاستی هەیە لێرە کاگرانی کە ڕاستیەکە هەیە کە ڕاستە بۆ نمونە وەکو جەناب داماژەی پێدەی ئەم هێز و لایەنانە شکستێکی گەوریانێنە لە هەڵبژاردن و هاوڵاتیان و خەڵک سزایدان و لە ئێساداوان بە دەرەنجامەکان ناڕازین و هەندێک جوڵایان کردووە و ئەمڕۆ چەندین خۆپشاندانیان کردو و خەڵکیان هێناوتە سەر شەقامەکان. بەڵام بیرمان نەچێت ینی ئێران کە هاوپەیمانیانە و پشگیریان دەکات ئەو دوجار لە چەند ڕۆژی ڕابردوو داوای ڕاگەیانەوە کە هەڵبژاردننی عێراق هەڵبژاردنێکی بێگرد بۆ بە نەتایجەکان ڕازی ئێران کەواتیان ئێمە کاردانەوەیەکی ئەرێنیە لەلایەن وڵاتێکەوە کە هەمیشە بەرژەوەندی هەبوو لە عێراقداوە دەستێوەردانیشی هەبووە. بەڵێ بە دڵنیاییەوە مانای ئەوەیە کە ئێمە ئازانین هەمومان ئەزانین کە هیچ حکوومەتێک نە لە ڕابردوودا لە دوای 2023 نە لە ڕابردوودا نە لە ئێستادا بەبێ مبارەکە و ڕازیبوونی ئێران و ئەمریکا لە عێراقدا ناتوانێت پێک بێ وە زەحمەتە بتوانێت لەسەر پێی خۆی بستێ. بۆیە ئەم دوو کارکتەرە کارکتەری گرنگی ناو ئیقلیمی و نێودەوڵەتین لە دیاریکردنی چارەنووسی پرۆسی سیاسی عێراق. لە پاڵ ئەواندا لە لای کوردستانەوە کە ئەبێتە باکووری عێراق تورکیا تێ تورکیا بە هەمان شێوە هێزێکی کاریگەرە و کۆمەڵێک بیانووی هەیە بۆ دەستێوەردان لە کاروباری عێراق لەوانە مەسلەی تورکمانەکانە پرسی مەسلەی نینەوە و شنگالە مەسلەی پەکەکە و لێدانە لە پەکەکە. دیسانە تورکیا بۆی گرنگە کە چه هێزێک و چه حکوومەتێک و چ جۆرە حکوومەتێک پێک دێت ئایا ئەم حکوومەتە تا چەند ئەتوانێت بەر بە دەستدرێژیە سەربازیەکانی تورکیا بگرێت. ئەمە ئەو وەکو تورکیا پاشانەکە ئێران لە لای خۆیەوە لە جنوبەوە بە هەمان شێوە ئەوێ بەرژەوەندەکانی خۆی و دەسەڵاتی خۆی و توانایی و نفوزی خۆی لە عێراق بپارێزێ. ئەمریکا کە لە دوای 2011 لە دوای ڕێکەوتنامەی کشانەوەی هێزەکانی و بەتابەت ئەم ساڵ لە دوای پرسی ئەفغانستان لاوازیەکی گەورە بەخۆیەوە بینێ پاشەخشیشی گەورەی سەربازی و دیبلۆماسی نێودەوڵەتی بخۆی بنێ جارێک کە ئەمریکا کارکتەرێکی گرنگە کە چۆن ئەتوانێت لەم کشانەوەیدا کە بڕیارە تا مانگی تا کۆتایی 2021 بڕیار بە هەموو هێزە شەڕکەرەکانی بکشێنێتەوە تەنها چەند کەسایەتیەکی وەکو بۆ ڕاهێنان بمێنێتەوە. ئایا ئەمریکا لەوەدا تا چەند سەرکەوتووە بێ کە بتوانێت کاریگەری و نفوزی خۆی لە ناو پرۆسیسی تا چەند لەگەڵ ئەو بۆچوونەیە کاڵێن ینی بۆ نمونە هەل لە سەرەتاوە چکە وا ڕاگەنراوەڵەن هەل لە سەرەتاوە بەرژەوەندی وڵاتانی هەم نێودەوڵەتی هەم هەرێمایەتی ینی زۆر مەسەلەیان ینی پێش هەڵبژاردنەکە و پێش دەنگدان یەکلا کردوێتەوە ینی تا چەند ئەمەیان واقعیە گەر واقعیە ئەتوانین بڵێ ململانەکان قورس نابێکەوەتە بۆ پێکێنانی حکوومەت. ئەمان باتەوە سەر ئەوەی ئەو خاڵی کە ئاماژەم پێدا بەڕاستی ئێستا ئەبێ ئێمە باسی دوو ئاکتەری زۆر کاریگەر بکەین کە ئەمریکا و ئێران. ئەمریکا و ئێران لە ساحەی گۆڕپانی سیاسی عێراقدا نفوزی گەوریان هەیە و دەستی گەوریان هەیە لە دەستنیشانکردنی چارەنووسی پرۆسی سیاسی بە هەموو هێزەکانیشەوە. بۆیە
و لە لایەکی دیکەەوە ئەبینین کە نزیک بوونەوەیەک یا جۆرێک لە باس و گفتوگۆ هەیە لەسەر ئەوەی کە ئەمریکا و ئێران بگەونە ڕێککەوتن لەسەر فایلی ئەتۆمی ئێران و بگەونە جۆرێک لە ڕێککەوتن لەوەی کە بتوانن جارێککە دانووسانەکان دەست پێ بکەن. بۆیە عێراق ڕەهنی ئەم ململانەیە سیاسی و استراتیژیە کە لە نێوان ئەم دوو دەوڵەتەدا هەیە و هەمیشە ئەمە لە دوای 2023 بەزەقی ئەم عێراق وەکو ساحەی ململانەکەی ئەمریکی ئێرانی یەکلایی بۆتەوە. بۆیە ئەبێ سەیری پێکدادان و گرژی نێوان پەیوەندەکانی و بەرژەوەندەکان نێوان ئەم دوو هێزە بکەین بە پلەی یەکەم پاشان هێزەکانی دیکە بە پلەی دووەم دێن. دەست خۆش کاگە ڕابردێم و خزمەت جەنابەت. کاگە سیرۆن ئەگەر جارێ ئێمە هەر لەسەر مەسەلەی لایەنە شیعەکان بۆستی ململانەکە توندە، ینی سەدر 73 کورسی زیاتری بەدەستێناوە ئاماژە بۆ دەکا کە ئەوان گەورەترین کوتلە پێکێنن و حکوومەت پێک دێنن و دەبێت سەرک وەزیران لەوان بێ تا لە بەرامبەرە ینی مالیشی و هەندێک لە لایەنی سونە و تا ڕادەیەک وەکو دەڵێن هەندێک لە لایەنی کوردیش دەیانێت گەورەترین کوتلە پێک بێنن بۆی کە ئەوان حکوومەت پێک بێنن. لەناو ئەم ململانێت توندانەدا دوجار ئەتوانین بڵین بەرژەوەندی عراقیەکان لە بەرچاو ژیرێ خود نەخێر ئەم ململانێت توندە عراق بەرەو کەناریی نائارامە بە بەڕاستی لە داهاتوە. وڵا کاکاڕێ ئەمە گەردی قەت بینە پێکاتی عێراق زیاتر عێراق چووکە سیادە و ئیرادەی بەدەست خۆی نەماوە ململانەی وڵاتانی هەرێمایەتی زیاتر تەحکوم دەکات لەسەر پێکێنانی حکوومەت و دامەزراندی ینی بەدەستێنانی پۆست و کورسەکان. ینی مەبەستم ئەوەیە لە هەرێمی لە عێراقدا زیاتر سیاسەتی ئیقلیمی ینی سیاسەتی نێودەوڵەتی باڵا دەستا. ینی ململانەکە چەند لەناو عێراق لە نێو شیعە و سونە و لە نێو پێکاتەکانی عێراقدا ئەوەندە لە نێو وڵاتانی ئیقلیمیدا ئەم هێزە سیاسانی عێراق ئیرادیان بەدەست خوان یعنی بەشێکان سەر بە ئێران بەشێکان سەر بە تورکیان و بەشێکان بە کورتی یعنی وڵاتانی ئیقلیمی تەحکوم بە سیاست و دامەزراندنی دەوڵەتی عێراق دەکات. هەتا عێراق سیادی بۆ نەکرێتەوە تا عێراقیەکان ئیرادیان بۆ نەکرێتەوە ناتوان لەگەڵ ڕێزم هەموو کوتلەکان بە تایبەتی تا ئەم لەحزێت بڕوایان بە دیموکراسی و تەوافقی سیاسی ئەو شتانە نییە. ئەوان زیاتر تحکوم لەسەر ئەوە دەکەن کامیان زۆرترین پۆست بەدەست بێنن کامیان دەوڵەتی لە دەوڵەتەکانی خۆیان ڕازی بکەن و بەرژەوەندی دەوڵەتەکانی تاقیب بکەن نەک بەرژەوەندی گەلانی عێراق و ینی پێکاتەکانی عێراق. ئێستا ینی قسەکە ئەوەیە بۆ نمونە سەدرەکان تا ڕادەیەک یان لە بەرژەوەندی ئێران و ڕاستە نزیکن بەڵام یانی ئەتوانین بڵێن وەکو باز دەکەن 100% نەچوونەتە ژێر ڕکێفی داواکانی ئێرانەوە ئەوەی کە نزیکە لە ئێرانەوە و ئێران دەیەوێت ینی باڵادەستی بکە کوتلەکەی مالیشیە. یعنی کەواتە ئەم ململانێتوندا لە نێوان ئەم دوو باڵەیە بە تایبەتی ماڵی شیعی ئێران پشتی کامیانەگرێت لە داهاتوە بەڕاستی چونکە سەدر ئەو تا خاوەنی نفوزەوە توانێتی 73 کورسی بەدەست بێنێ بەڵام ینی بیرمان نەچێت لە هەڵبژاردنەکانی پێشووترە بینیمان کە ئەیاد علاوی کوتلەکەی زیاتر لە 93 کورسیان بەدەستێنا بەڵام نەیانتوانی سەرک وەزیران پێک بێنن ینی دوجار هەندێک لە بەرژەوەندی زلێزەکان هاوکێشەکەی ئاڵۆز کرد. کاکاڕێ بە پێی خوێندنەوە و بە پێی ئەو لێکدانەوانە و شیکردنەوەی بارودۆخی عێراق و ئەو سیاسەتی وڵاتانی ئیقلیمی ئێران پشگیری مالکی زیاتر ئەکات لەم قۆناغەدا زیاتر لەوە نزیکەوە پێی باشە ینی زیاتر ئەو ینی پۆستی سەرۆک وەزیران و پۆستە گرنگە هەستیارەکانی عێراق بەدەست بێنێ و بەڕاستی لە ڕاستی وەکو پێم وتی دوو ئاراستە هەیە بۆ حکومڕانی لە عێراقدا. ئاراستەیەکان ئەوەیە یان دەبێت عێراق بەرەو دیکتاتۆرێتێکی تۆن بڕوایان ئەوە تا بەرەو دیموکراسێتێکی سەر بڕوە بەداخەوە لە وەکوتی هێزە سیاسەکانی عێراق بڕوایان بە دیموکراسی و دەستا و دەستکردنی دەسەڵات و بە نەزعی مەسهەبگەرایی و بەرژەوەندی خوازی مەسهەب و ئایدۆلۆژیای ئەم دەوڵەت ئەو دەوڵەتەوە کار دەکەن ینی پێکدادانی مەسەبی و پێکدادانی ئایدۆلۆژی زیاتر تحکم بە منتیقە دەکات. لەم کاتەدا بەڕێی من وەڕی خۆم ینی تەوافقی سیاسی ناتوانین بە تەوافقی سیاسی سەر بگرێت و عێراق ناچێتە سەر ڕێڕەوی دیموکراسی و لەسەر ئەساسی ئیرادەی خەڵک و لەسەر ئەساسی دەرئەنجامەکانی هەڵبژاردن حکومڕانی فۆرمی حکومڕانی هەرێم عێراق و هەرێمی کوردستان دیاری بکرێ با بڵێن. یەکەی خاڵی ئەساسی ئەوەیە دەبێت عێراق خۆی لە بینی دیموکراسی خۆی لە بینی دیکتاتۆریدا ینی ساقاتەوە. ئایا دەبێت سیستمی دیکتاتۆری بۆی عێراق لەم پاژەگەردانی و چەکداری و میلیشاگەری و لەم شیعەگەری و سونیگەری و لەم ئەمانە لە ئەساسە کە عێراق دامەزاوە لەسەر ئەو بناغە دامەزاوە کە عێراقی بەم ئاسە گەیاندووە تا ئەم زاتە وەختە هیچ یەک لە وڵاتە ئەوانەی کە دۆستی عێراقن ئەوان دەوانە عێراق بێتەوە سەسکەی خۆی و سەر دیموکراسی ناتوانن ینی ئیشی تیا بکەن و سەرکەوتوو بن. بەڵام ئەخر ینی بیرمان نەچێت ینی عێراقێکی ئارام و عێراقێکی سەقامگیر
بۆ ناوچەکەەوە بۆ ئێران و بۆ تورکیا و بۆ کەنداویش زۆر گرنگە و ئەمریکا ژیانی ئەمەی دەوێت بەڕاستی ئەگەر دیقەت بین ئێمە هەمووی دوو ڕۆژ انتخاباتەوە و لەسەر ئەوەی کە لەسەر ڕێژەی کورسیەکان بەدەستێنان و ڕێژەی دەنگدان لە عێراق خەریب و عێراق تووشی گەورەترین شەڕی ناوخۆ ببێت تەنانەت لە کەرکووک بینیمان چەندین خەڵکی کوردیان گرت و چەندین گەنجیان دەستگیر کرد و ینی بردیان بۆ زیندانەکانی خۆیان جا مەبەستم ئەوەیە دەبێت عێراق بەڕاستی ینی یەکەم ئەولەوێتی ئەوەیە دەبێت تەرکیز بکەنە سەر ئیرادەی خۆیان تا تەرکیز نەکەنە سەر ئیرادەی خۆیان عێراق لە ڕوانگەی بەرژەوەندی عێراق و سەقامگیری سیاسی عێراق و بەرژەوەندی گشتەکانی عێراق و خەڵکی گەلانی عێراق و خواستەکانی خەڵک و خواستەکانی شەقام تحکوم نەکەن بە دڵنیایی عێراق مستەقری بەخۆ نابینێ عێراق لەبەردەم ئەزمونێکی نوێی سیاسیدایە بەهۆی ئەو سیستەمە سیاسی و بۆی ئەو ئاڵگۆڕە سیاسی و هاوکێشە سیاسیانەی کە لە ناوچەکە بەڕێوەیەک بۆ منە بینیمان هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان کشانەوە لە عێراق واوردە هێزەکانی ئەمریکا دەکشێنەوە هێزی تری دەرەکی دەبێتە بەتیل و ئەنتەرناتیڤ لە عێراقی ژانی جیلێکی نوێی سیاسی ئەو تا ئێستا هاتۆتە ئاراوە وردەوردەوە تا بۆ نمونە ئەو جیلی کە لە ڕابردوو یاخود ئەو لایەنە سیاسانی کە لە ڕابردوو لە عێراق باڵا دەزبوون تا وردەوردە دەسەڵاتیان لاواز دەبێەوە بەرەو پوکانەوە دەچن بە حەقەت ئەبێ ئەزانی ئەبێ وەکو باسم کە دەبێت عێراقیەکان لە هەستیاری دۆخەکە تێبگەن ینی ئێستا بۆ ئەم سیستەمە تازانە ناپێشەوە کەمترین خروقات و کەمترین تەزوی تیاکرا چەند ئەوەی ڕاست نیە بڵێت تەزویر نەکراوە و ساختەکاری نەکراوە ساختەکاری لە هەموو عێراقدا کراوە و بەشێک لە هێزەکان بۆی ساختەکاری وتوانیوانە کورسی بەدەست بێن بەڵام دەبێت لەوە تێبگەن کە عێراق لەبەردەم پرۆسەیەکی هەستیار و گرنگ و تاقیکردنەوەیکی گرنگدایە و گۆڕانکاری گەورە بڕێوێ بۆ هەم نەگو عێراق بۆ ناوچەکە بۆ سووریا بۆ عێراق بۆ ملمانە نێودەوڵەتیەکان مامۆستا ڕابر بۆ خۆی شارەزای لە پێوەندە دەوڵەتەکان بەچە ئاراستەیەک دەڕوات ئێمە دەبێت بەڕاستی لەسەر ئەساسی ینی تیۆریای با بڵین لەسەر ڕێبازێکی سیاستێکی واقعانەی ڕێڵستیانە لە عێراقدا پەیڕۆ بکرێت لەسەر ئەساسی بەرژەوەندی و لەسەر ئەساسی هێز تەحکوم بکرێتەوە عێراق دابەمەزێتەوە و بنیاد بنێتەوە ئەگەر عێراق لەم ئەزمونەدا شکست بخوا بە دڵنیایەوە عێراق تووشی دۆخێکی زۆر خراپ دەبێت زۆر نزیکە عێراق تووشی پارچە پارچە بوون و ینی هێزی کۆنەپەرست و هێزی تۆنڕە و هێزی چەک ینی ئەوەی کە بڕوان بە مافی مرۆڤ و بە دیموکراسی و بە دەستا و دەست ئەوانە بێن جارێکتر دەسەڵات بکرێن دەزۆ بینیمان لە ئەفغانستان مەترسیی گەورەیە مەترسیی ئێزگار گەورەیە ئەوەی ماوەتەوە بەڕاستی کورد چۆن دەبێت کورد ینی ئێمە قسە لەسەر ینی کورد بکەین کورد چی بکە باشە ئەجندای چی بێ بەرنامەی چی بێ باش مەسەلەی کورد و پرسیارێک لە جەنابەت دوجار دەچمە لای کاگڕابەر بۆ مەسەلەی سونە و بەشداریان لە حکوومەتی ئایندە کورد ئێستا تا ڕادێک دوای دەرکەوتنی ئەنجامەکان و هەندێک جوڵەی سیاسی دەستی پێکرد کۆبوونەوەکانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ یەکێتی لەگەڵ گۆڕان و ینی کۆبوونەوەی داهاتووی لایەنەکان دیارە چاوەڕوان دەکرێت لە هەرێمی کوردستان و دەیانێت خۆیان ڕێک بخەنەوە بە یەک گوتاری بە یەک ریزی بە کۆدەنگی بچنە بەغدا و ئەوەی کە مافی کوردە لەوێ بەدەست بێت کورد ئەتوانێت ئەم جارە بە یەکگرتووی بچێت یاخود نەخێر ئێستا هەندێک دەنگ بەرز بۆتەوە کە نایەنوێنی بێنە ژێر ڕکێفی ئەوەی کە کورد هەمووی لە ژێر چەتری یەک هاوپەیمانی یاخود یەک کۆدەنگیا بچێتە بەغدا کورد ئەگەر کۆدەنگ نەبێ چ زەرێک دەکات لە بەغدا و ئەگەر بە کۆدەنگیش بچینە بەغدا ئەتوانین سەرجەم مافەکانمان پارێزراو بێ کاکە ئەگە ئێمە دیقەت بین چەند دو ساڵە هێزی سیاسی هەیە لە ئێستا شەڕی پۆست دەکات لە بەغا یعنی دەوێت پۆستی سەر و کۆماری و پۆست ئەم پۆستە ئەنی شەڕی پۆست دەکانی بەداخەوە ئاماژەکان ینی مەترسیدارن ئاماژەکان بۆ ئەوەیە کە هێزە سیاسەکان بە تایبەتی هێزە باڵەدەستەکان لە کوردستاندا بە تایبەتی هێزێک وکو پارتی دیموکراتی کوردستان نایەوێت بە یەکگوتووی بچنە بەغا و خاوەنی خطابێکی سیاسی بن خاوەنی ئەجندایەکی نیشتیمانی بن ینی ئێمە هەر پێشتر ئاماژەکان و هەنگاوەکان بە ئەو ئاراسەیە بۆ کە کورد لەناو خۆیدا تەبانیەوە نایەوێت بە بەرنمەیەکی یەک و یەکگوتو بچێتە بەغا و تاقیقی مافەکانی خۆ ئەگەر ئەمە نەکەن بە یەک و یەکگوتوی نەڕوین ئێمە چەند ساڵە کورد لە بەغا پاشەکشەی کردووە ئێمە نەماتوانانی وەسەر تاترین مادەی 140 ئەو مادانەی کە پێویست بن لە دەستورە کە جێبەجێ کراوە پێویستم بە کوردەوە تا ساتە وەختە هیچی لێ جێبەجێ نەکراوە ینی بۆ ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کە ئێمە بەشێکی زۆری خاکی کوردستانمە بۆی ینی بۆی یەکگوتووی بۆی ینی نەبوونی یەک خطابی ناتەبایی و ناتەبایی لە ناو هێزە سیاسەکان ئێمە بەشێک لە خاکی کوردستانمان لەدەستدا ئێمە کوردستانمان تووشی هەزمەیەکی اقتصادی و ئیدارایی زۆر گەورە کرد کە تا ئەم ساتە وەختە هەرێمی کوردستان جیرۆدە بووە ناکرێت بەڕاستی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی
پینپۆڕۆ چارەسەری کێشەکانی خۆمان بکەین بە کاتی چارە ئەبێ ئێمە بەڕاستی ئەم جارە ئەگەر ئامانجیان ئەوەیە ئەم هێزە سیاسیانە بە تایبەتی یەکێتی و پارتی و هەموو حزبەکان ئەگە ئامانجیان ئەوەیە دانەوێت جارێکتر لەگەڵ ناوەندا تووشی کێشە نەبینەوە دەبێت ئێمە بەرنامە و ئەجندایەکی یەک و یەکگوتومانە بێ و خطابێکی نیشتیمانیمانە بێ و خطابێکی یەک شەڕی پۆز نەکەین بۆ ئەم سەرکردەوە بۆ ئەم لایانی سیاسی و بۆ ئەم لایانی سیاسی بەڕاستی ئێمە باجی ئەومانداوە چەند ساڵە ئێمەش لە بەخا شەڕی ئیمتیازات و پۆست و پارە و پول دەکەین بەڕاستی ئەمە دەرەنجامەکەی کە بینیمانە تا ئەم ساتەوەختە موچەی فەرمانبەران بە چکە لە بەغاوە دێ چاومانە دەستی بەغا نەوتمان بۆ بنێرێ نەوت سوتەمەنی بۆ وڵاتیان یعنی ئەمە حکومڕانی و دەستکەوتەکانی کورد بەمە ناپارێزرێ بەمە جێبەجێنانی بەڕاستی کورد و ئەو لایەنانی کە کورسیانێ ناوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ینی بە بەرنمەیەشی تۆکمەوە بە هەندێک مەرج و داواکاری و لەگەڵ لایەنەکانی کە شیعە و سونە کە حکوومەت پێک دێنن بۆ مەرجانەوە بچەن ناو پێکهێنانی حکوومەت. سپاسم کاک سیروان دێمەوە خزمەت جەنابێت. کاک ڕابەر ئەگەر مەسەلەی ئەوە لەگەڵ کاک سیروان ینی پرسیاری کوردم لێ کرد و تەبایی نێو لایەنە سیاسیەکان و کۆدەنجی کورد کە دەچێتە بەغدا بەڵام ئەمێ ئێستا لە بەڕێزدا و پرسم سونەکانی ژانی پێکهاتێکی گرنگن لە عێراقدا ئەوانی ژانی دوو بەرەیان هەبوو بەرەی حەلبوسی زۆرترین کورسی بەدەستێناوە و نزیکە لە یەکێ لە باڵەکانی شیعە و دەیانێت لەگەڵ ئەوانە حکوومەت پێک بێنن. ڕۆڵی سونە لە ئێسادا بە دیاریکراوی تا چەندە کاریگەرە بەسەر پێکهێنانی حکوومەتی ئایندەی عێراقەوە و ئەو پێکاتە گرنگی عێراق کە لە ساڵانی ڕابردوو لە هامشی دەسەڵات هەبوو لە عێراقدا توانێت بە نزیکبوونەوەی لە یەشێک لە باڵە سەرەکیەکانی شیعە و بە هاوپەیمانی لەگەڵ کورد بەشدار بێتەوە لە پێکهێنانی حکوومەتی عێراق و بێتە کارکتەرێکی سەرەکی و ڕۆڵی گرنگی هەبێ. عێراقی 2003 عێراقی دوای 2003 لەسەر بنەمای هاوپەیمانەتیان لێکتێگەیشت و ئیتیفاقی شیعی کوردی بۆ بە بەشداری سونە دروست بووە بەڵام هەرزوو بینیمان کە سونە هەستی بە بەشخوراوی کرد لە پرۆسی سیاسیدا و شەڕی تایفی گەورە دروست بوو لە نێوان سونە و شیعەدا و ناوچەش سونیەکان زۆر تووشی دواکەوتووی ئابووری و بژێوی و سیاسی بوون و تەنانەت لە شەڕی داعششدا ناوچە سونیەکان هەمیشە زۆرترین زەرمەنیان بووە سونەکان زۆرترین تونڕەوی سیاسیش بە دژی دەوڵەتی تازە عێراق چ لە ناو بەعسیەکان و کۆنە بەعسیەکان یاخود لەگەڵ قاعیدەیانیش لە تازەترینیان لەگەڵ داعش سونەکان هەمیشە هەم ناوچەکانیان هەم خەڵکەکەیان و هەمیش زەرمەن بوون هەمیش پەنجەی تۆمەتیان بۆ ڕاکشراوە. بەڵام لەم چەند ساڵی ڕابردوودا بەتابەت کەسێکی وەکو حەلبوسی کە ئەبێتە سەرۆکی پەرلەمان و هەروەها لە پژگیرێکی گەورەی عشایری هەیە لە ناوچەی ئەمبار و ناوچەی ئەمبار ئەگەر دیقەت بدەین لە 2 ساڵی ڕابردووە بۆتە مرکزێکی گرنگی بژانەوەی ئابووری و سەرمایە گوزاری لەو ناوچەیەدا ئەمە وای کردووە کە بۆ نمونە ئێستا حزبی تەقەدومی حەلبوسی سەرکەوتێکی باش بەدەست بێنێ بۆیە سونەکان بە دڵنیاییەوە گومانی تیانەیە کە کارکتەرێکی گرنگن لە پرۆسەی سیاسی عێراقدا بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئایا پرۆسەی سیاسی عێراق ئەتوانێ بەم شێوەیە ڕزگاری بێت کە کورد بەتەنها ئیش بۆ خواستەکانی خۆی بکە سونە بەتەنها ئیش بۆ خواستەخوانی خۆی بکە و شیعە بەتەنیا ئیش بۆ خۆی بکە ئەمە یەک دووهام شەڕی هێشتنەوەی دەسەڵات و قەڵەکەکردنی سەرمایە و دەسەڵات هەرێکە لەم گروپانە یاخود کەسایەتی و حیزب و سەرکردایەتەکانی ئەم گروپانە هەوڵ بدەن زۆرترین هێز لە دەستی خۆیانە کۆ بکەنەوە لەژێر ناوی ئەم شوناسانە شوناسی شیعی شوناسی سونی و شوناسی کوردی ئەمە یەکێکە لە مشکلە گەورەکانی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە فرەنەتەوە و ئیتنیکن بەڵام لە مەسلەی پێکهێنانی شوناسێکی نیشتیمانیدا شکستیانە ناوە عێراق نمونەیەکی زەقی ئەو وڵاتانەیە کە کێشەی گەورەی ئەم وڵاتە کە ناتوانێت سەقامگیری سیاسی بەشداری یەکسان و هەڵی دەرفەتی یەکسان و سەقامگیری ئەمنی بەخۆیەوە ببینێ ئەوەیە کە محاسسەی سیاسی بەشبەشێنەی سیاسی قوڵ بۆتەوە بۆ
ناوەڕۆک و بۆ گوتاری داڕشتنی گوتاری سەرەکی ئەم هێزانە لەسەر بنەمای شوناسی سیاسی واتە سونە پێویستە وەکو سونە مامەڵێ لەگەڵە بکرێ و پێگەی هەبێ و بەشی خۆی بەرێ کورد وەکو کورد بەشی خۆی بەرێ شیعە وەکو شیعە ئەمەوەی کردووە کە گرفتێکی گەورە هەبێ لەوەی کە عێراق بتوانێت ببێتە وڵاتێک کە بەرەو دیموکراسی هەنگاو بنیان بەرەو سەقامگیری هەنگاو بنێ لەبەرەوەی کە ئەم هێزانە بە بەردەوامی چ لە ناو خۆیاندا لەگەڵ خەڵکی خۆیان وە سەرکردەکانیان چ لەگەڵ لە بەرامبەر یەکتریدا بوون بە سەرچاوی بەرەمهێنانی گەورەترین نیگەرانی و ناکۆچی و بێمتمانەیی ئیتر وای لێ هاتووە کە ئێمە لە 2009 بە دواوێ کە شەقامی شیعە بە خۆڕسک بە زۆرینەی شارە شیعەکان خۆڕسک دێنە سەر شەقام و دژی حیزبە دەسەڵاتدارە شیعەکان وتافە چێشن لەوێدا دابڕانێکی گەورە دروستە بێ لە نێوان شوناسی شیعی یان ئیدعاکردن بە شوناسی شیعیەوە لەگەڵ شوناسی هاوڵاتی بوونی عێراقی کە پێویستی بە مافە و دوجار هاوڵاتی عێراق کورد بێ سونە بێ یا شیعە بێ لە هەر شوێنێکی لە بەسرا دانیشت بێ یان لە زاخۆ بەبێ لە بەرچاوگرتنی شوناسەکەی پێویستی بە ئاوە پێویستی بە کارەبایە پێویستی بە تەندروستیە پێویستی بە خوێندنە پێویستی بە ئەمنیەتە بۆیە پێداویستیەکانی ژیانێکی شەرافەتمەندانە ژیانێکی دروست بۆ ئینسانێک لە وڵاتەدا هیچ پەیوەندیەکی بە شوناسی نەتەوەیی و تایفی ئەم ئینسانەوە نییە کە هەتا ئەمڕۆ لەلایەن هێزە سیاسی و نوخبە سیاسەکانەوە بە شێوەیەکی زۆر خراپ بەکار هاتووە و بازەکەشی خەڵکی عێراق داوێتی یعنی پێ دوایە داخوازی و خزمەت گوزارە سەرەتایەکان وای لە هاوڵاتیانی عێراق کرد کە هەم تایفیان بیر بچێتەوە هەم پێکاتە و ئیتنیچینەتەوەی خۆیانیان بیر بچێتەوە تەنها تەرکیزکەنە سەر داواکارە سەرەتایەکانیان وش کە خزمەت گوزاریەوە ئەمەش هەر پێدوانیە وای کرد کە هاوڵاتیانی عێراق سزای لایەنە سیاسیەکان بن لە بەرامبەر ئەوەی کە کەم تەرخەم بوون لە بوارەیە گوتاری تایفی یا سیاسەتی شوناس لەسەر بنەمای تایفە یان ئیتنیکێکی دیاریکرا و بەداخەوە کوردمەودایە کوردمەدایە بۆچی بۆ مانای کە ئەتوانێت سیاسەتێک دابڕێژێ لەسەر بنەمای بەدەستێنانی زۆرترین دەستکەوت بە ناوی ئەم شوناسە و بە ناوی ئەم گرروپەوە بەڵام دوجار ئەم دەستکەوتانە ناگەنە خەڵک ئەم دەستکەوتانە لە دەستی گرروپێکی سیاسی ئیلیتێکی دیاریکرا و نوخبەیەکە ئەمێنەوە و دانا بەزنە خوارەوە بۆ کۆمەلگا بۆ خەڵک بۆیە دوجار ئەوەی کە ئەبێتە خاوەنی دەستکەوتی گەورە سەرکردایەتی ئەو گروپانەیە بەڵام خەڵکەکە لە خوارەوە شیعە بێ سونە بێ کورد بێ یا تورکمان بێ ئاشووری بێ یان یەزیدی بێ هەمان معانات و کێشەی لەگەڵ ژیانی ڕۆژانەی لە کەرامەتی نەپارێزراوە ئەمنیەتی ناپارێزراوە بۆیە پرسێکی گەورە کە ئەمڕۆکە عێراق ڕوبەڕووی بۆتەوە ئەوەیە کە ئایا ئەم گوتارە شوناسی سیاسی ئەم گوتارێکە لەسەر بنەمای قوڵبوونەوەی تایفی دامەزراوە ئەنجامەکەی بەرەو چووەگە ئەم قوڵبوونەوە ئەم گوتارە لەسەر بنەمای دابشکاری تایفی نە بە تەنها سیاسی ئێستا دیوی چەکداریشی بەخۆیەوە بینیوە کە هە لە ناو گروپەکانە خۆیان سونە بە تەنها یەک گرروپ نین لیبرالیانتیە ئیسلامیانتیە تونڕەویانتیە میانڕەویانتیە شیعە بە هەمان شێوە لیبرالیتیایە ئیسلامیتیایە تونڕەویتیایە کورد بە هەمان شێوە کۆمەڵێک گروپ و دەستەی جیاوازە بۆیە لە ناو خودی گروپەکانیشە دابەشبوونی سیاسی و سەربازی و میلیتاری هەیە زۆر باش و ئەگەر وێنە گشتەکە بە تاواتی وێنە گەورەکە تەمەشا بکەین پرۆسی سیاسی لە عێراقدا داهاتوێکی ئاسان چاوەڕێ ناکە بە لە بەرچاوگرتنی ژمارەیەکی زۆری تەقینەوەیکی گەورەی دانیشتوانی گەنج و ئەم دانیشتوانە کاری نییە سەرچاوی بەدەستەوە نیە و هەرچی سەرچاوی دەوڵەت و پارەی دەوڵەتە بەدەستی کۆمەڵی گروپەوەی بەدەستی کۆمەڵی گروپی سیاسی و سەربازیەوە هەیە کەوا ئەکات ئەم گەنجانە ناچار بکات یا ڕوبەڕووی بێدەرەتانی یانیش ناومێدی سیاسی یان بە ناچاری پەنا بدن ببن بە خۆراکی ئەم هێزە چەکدارانە کە ئەمەش عێراق ئەکاتەوە بەرە و احتیمالی پێکدادان و شەڕی ناوخۆیەکی دوور و درێژ دەستەکانت خۆش بێت دێم و خزمەت جەنابەت بۆ دوا پەیامت کاک سیروانیانی هەر لەسەر ئەو
دابەشبوونە تایفی کە لە عراقەیە شیعە سونە کورد ینی نەریتێکیش لە دوای 2023ەوە چەسپێنرا لە عراق کە سێ سەرۆکایەتەکە لە نێوانم سێ پێکاتەیە دابش کردیانی و یەک لابۆتەوە کە سەرۆکوەزیران بە دیاریکراوی هەر بۆ ماڵی شیعیەوە بۆ لایەنی شیعیە و پەرلەمان بۆ سونەوە سەرۆکۆماریش بۆ کورد بەڵام ئێستا قسەکە ئەوەیە ینی لە ماوەکانی ڕابردوو لەسەر سەرۆکۆمار سونە زۆر قسەی دەکرد و لە هەرێمی کوردستان ینی قسە و باز زۆر بوو لەسەر ئەم بابەتە بە دیاریکراوی ئەتوانین بڵین دابشکردنەوەی سێ سەرۆکایەتیەکە لە نێوان پێکاتەکانی عراق پرۆسەکە قورستر ناکا بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی عراق یاخود نەخێر ئەمەژەر ئەو نەریتە پەیڕەوەکرێ کە لە ماوەکانی ڕابردووە ژیراوەتە بەر خۆی عێراق ئەگە سەیری پێکاتی عێراقین لەوەتی عێراق دوو عێراق ینی پێکاتەیەکی ناسروشتی هەیە یعنی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە با بڵێن داوەژبوونێکی ناسروشتی لە عێراقدا دۆزوە ئەم ناسروشتی بوونی عێراق وای کردووە کە عێراق ینی نەتوانێت ینی پەیمانێکی کۆمەڵایەتی لە ناو پێکاتەکانی عێراقدا هەبێکە بۆ ئیدارەدانی خۆیان بۆ سەرپێخستنی پرۆسی سیاسی پرۆسی دیموکراتیزەکردن لە عێراقدا کاتی خۆی ئەم دابشکردنی بڵین پۆستانە لە نێوان شیعە و سونە و کووردا لەسەر ئەساسی ئەوە بوو کە تەوافقی سیاسی بەڵام بەداخەوە تەوافقی سیاسی یعنی تا ڕادەیەک شکستی خوارد بۆ من ڕاستە پۆستەکان وەکو ئەوەی وەکو تەوافقە سیاسەکە جێبەجێ کراوە سەرۆک کۆمار بۆ کووردە بڵین سەرۆک وەزیران بۆ شیعەیە سەرۆکی پەرلەمان بۆ سونەیە بەڵام لە مامەڵەکردنی سیاسی لەگەڵ پێکاتە سیاسەکان ینی تەوافق نەماوە سا بۆ من هەرێمی کوردستان ئێستا بەپێی هەموو هینە حەق و حسابێک بەپێی دەستور دەبێت ئێمە ساحەفەی بودجەمان نەبووە چەند ساڵی شەبڕا و لەسا بۆ بە سا 12 کەش پسکە دەیدەن بە کورد ینی دەبێت بە مۆفۆزات و بە شەڕ و بە ململانێکی سەخت بتوانیت تۆ ئەو تەوافق تێک چۆ تەوافق لە عێراقدا تێک چوە ینی بەڕێی من عێراق دۆخێکی ناسروشتی هەیە تا ئەم دۆخە ناسروشتیە بڵین بە شێوەیەک لە شێوەکان چارەسەر نەکرێت کە ئەویش بە بڕوای من سەر لە نوێ بنیادنانەوەی عێراق دوور لە بنیادی تائیفی و مەسەبی و ئاینگەرایی و ئەخرۆچیە توانێت ئەم بنیادنانەوەی دەست پێ بکە بەڕاستی ڕێگرەکان زۆرەوە بۆ تا جەناب ئاماژەی پێدی کاگڕاوەر ئاماژەی پێدا بەڕاستی ئەوە بەڕاستی پێویستی بە ئەو عێراقیانەیە کە ینی بە هەموو پێکاتەکان بە تایبەتی ئەوانەی کە دانەوێت ئەمن و ئاسایشی نەتەوەی لە عێراقدا عێراق بچێتەوە سەروەری بۆ بگەڕێتەوە سیادی بۆ بگەڕێتەوە دەگەڕێتەوە بۆ سەر ئەو هێز و لایەن و گروپ و ئازادی خوازانەی کە دانوێت بەڕاستی لە خەمی ئەوەدان عێراق بەرەو دیموکراتیزەکردن بەرەو وەکو باسم کرد بەرەو سەروەری بەرەو سیادە بچێت ئەمە بە ئەم هێزە میلیشیات ئێستا سەدر بۆ خۆی میلیشایە کەسی بە کورد دەڵێت بە پێشمەرگە ئەڵێ کە پێشمەرگە ینی پشکی شێری بەرکەوتۆ لە ڕزگارکردنی عێراق و ڕۆڵێکی لە ڕووی مافەکانی لە سوودا دیاریکەوە کەسی بە هێزی پێشمەرگە دەڵێ میلیشیا بۆ خۆشی لە هەمان کاتە میلیشیا یعنی ناکرێت هێزی سیاسی و گروپ هەبێت چەکدار بێ و میلیشایە بێ و عێراقی ئێمە چاوەڕێ بکەین عێراق مستەقر و استقراری سیاسی بە خۆ دەبینێ یان پێکاتە سیاسیەکان لە فۆرمێکی پەیمانی کۆمەڵایەتی با بڵین لە پێکاتنێکدا یان تەوافقێکی سیاسیە بتوانین بە ئارامی و بە ئاسایش بێکەوە بژین و مافی هەموو لایەکان بە پێی دەست و پارێزراوە بێ ئێستا دەستوری عێراق هیچ ئەی بۆ ئارێکی نییە بەڵام جێبەجێ ناکرێت کێشەکە ئەوەی عێراق وەکو پێم وتی ینی هینێکی ناتەبیعی هەیە و ئیرادە و توانایان بەدەستخوانی بەڵکو و ملمانی دەرەکی و ملمانی هەرێمایەتی لە عێراق و لە ناوچەکەدا تحکوم دەکاو ئەو هێزانێک کە ئێستا میلیشیا و چەکدارێنەیە هەر بەدەستی ئەو وڵاتانی ناوچەکەەوە بەکاریان دێنە بینیمە کاکە ئەماوەی انتخابات بەتاوی ڕانەگەێنرا بوو بۆ تاوین دەرەنجامەکان ڕاگەێنرا بوو لەسەر کورسی چەند کورسی خەریب و عێراق بێتە گۆمی خوێن ینی گەورەترین کێشە دروست بوو کەواتە عێراق بەڕاستی پێویستی بە کۆمەکێکی نێودەوڵەتی بەهێزەیە بۆی بێتە سەر پێی خۆی و ئەم فۆرمە لە حکومڕانی ئەم فۆرمە لە پێکاتی سیاسی دەبێ گۆڕانێکی بنەڕەتی بەسەردا بێ ئەنجنا عێراق ناتوانێت ینی ئیستقراری سیاسی ئەجدای دەرەشی ئێهێڵێت عێراق ئارام بێ بۆ شوی کە تۆ باسیەکەی ئەو وڵاتانی کە ئەو وڵاتانی کە لە خەمی ئەودانی دیموکراسی لە عێراقدا بەجەستە بێ نایڵن بەس ئەو وڵاتانی کە نێتیانە ینی بەرژەوەندەکان ئەودا کە عێراق ئیستقراری سیاسی بەخۆ بنێ بەرەو دیموکراتیزە بچێت بە ئەوان دەتوانن ئێستا بۆ ئێمە ئەوروپا یەکێتی ئەوروپا وڵاتان دەتوانن کۆمەکی عێراق بکەن و هەمانگە ئەوش بە بەڕاستی پەیوەندی بەوەیە کە تا چەند عێراقیەکان ئەوانەی کە لە خەمی عێراقدان و لە خەمی بەرژەوەندەکانی عێراقدان و تا چەند توان هێزێک بن و کاریگەریانە بێ بتوان لە ڕێگای ئەمێ دو سەرنجی کاکسیرۆم زام لەسەرەوەی کە ئەخۆ
حکوومەتی داهات و زوو پێک دێ یاخود نەخێرەمیش مەودایەکی زۆریە بەس بە کورتی پێم بڵی سوپاس دەکەم. وڵای بەپێ ئەوەی ئەو ململانیان و ئەو هاوکێشان و ئەو شتانە زۆر ناخیانێ بەڵام زووش پێک نایە. دەست خۆش کاگە سیرۆنجیان سوپاس دەکەم. بەڵێ کاگێ ڕابەر جنابی شت دوا سەرنج و پامی خۆتمان پێ بڵی لە ماوەی کەمتر لە خولێکێکا سوپاس دەکەم. فەرموو. ڕاستی دابشکردنی پۆست یا محەسسی سیاسی ئەمێ ئەوە بڵێم کە لە ئەساسدا خزمەت بە بەرژەوندی هیچ عێراقیەکەوە بە کورد ناکات بەدپلەی یەکەم ئەنی جوتیارێک لە دەشتی کەرکووک کە زەویەکەی داگیرەکرێ سەرۆکۆمار با کوردیش بێت چی بۆکە وەزیرەکان چی بۆکەن بۆیە مانەوەی ئێمە لەگەڵ عێراق لەسەر بنەمای دەستورێکە کەم دەستورە خۆمانتیایدا بەشدار بووین نووسیمانێتەوە دەنگمان پێداوە ئەبێ ئەم دەستورە بەهێز بکرێەوە دام و دەستگاکانی پارێزەری ئەم دەستورە بەهێز بکرێن بۆیە بوونی ئێمە لە پرۆسی سیاسی عێراقدا وەکو کورد ئەبێ بەهێزکردنی ئەو دەستە ئاسنی نەبێ ئەو دام و دەستگایە نەبێ ئەو بەشداری ڕاستەقینەیە بێ کە مافەکانی ئێمە لەسەر دەستور ئەپارێزێ و ئەتوانێت خەڵکی کوردستان و خەڵکی عێراق بەگشتی لە سایه ئەم دەستورەدا بەرەو دەوڵەتێکی مۆدێرن و پێشکەوتوو هەنگاو بنێ ئەجینا دابشکاری پۆستە سیاسەکان هیچ خزمەتێک بە هاوڵاتیەکی ئاسایی لەسەر شەقام ناکات غەیری کەسایەتەکان نەبێت. سوپاس بۆ کاگڕابەتەڵات شارەزای پەیوەدی نێودەوڵەتی کە لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بووی. هەروە سوپاس بۆ کاکسیرۆ حەمەڕەشی چاودێری سیاسی کە لە ستۆدیۆ لەگەڵمان بوو. سوپاس کاکسیرۆ. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.